چل نەشتەرگەری کرد بۆ ئەوەی لە کیم کارداشیان بچێ بەڵام چی ڕوویدا؟ جەنیفەر پامپلۆنا چێکی بەرازیلی شۆخ و شەنگ تەمەنی 29 ساڵە چل نەشتەرگەری جوانکاری ئەنجامدا بۆ ئەوەی لە کیم کارداشیان بچێ دەبێ ئەو هەموو جوانکاریانەی جنیفەر چەنی تێچوو بێ و چەند کاتیشی خایەن دەبێ لەگەڵمان بن نەخۆشی لە کەسێکی ترچوون بووەتە باو هەندێک جار کەسێک بە سروشتی خۆی زۆر جوانە بەڵام ڕازی نەبوون بەو بەشەی کە خوددا بە هەموو تاکێکی بەخشیوە دەبێتە هۆی ئەوەی حەزی گۆڕانکاری لە شێوە و شکڵدا وا لەو کەسە بکات سەرباری جوانی خۆی بەڵام هەر ناڕازیە و حەزی لێیە جوانتر بێ ئەم پەتایە ماوەیەکە زۆرینەی وڵاتەکانی جیهانی گرتووەتەوە تەنانەت کوردستانی خۆشمان بێبەش نییە لەم دەردا جنیفەر سەرباریەوەی خۆی زۆر جوانە بەڵام لەبەرەوەی حەزەکە لە کیم کارداشیان بچێ لەو پێناوەدا چل نەشتەرگەری ئەنجام دەدات بۆ ئەو مەبەستە بڕی 600,000 دلار لە تەواوی نەشتەرگەریەکاندا سرف دەکات کە هەموو نەشتەرگەریەکانی بە چەند قۆناغێک و ماوەی 12 ساڵ دەخایەنێت لەگەڵ هەموو ئەمانەشدا بەڵام بە هیچ شێوەیەک دڵی خۆش نییە چونکە ناوی پەیوەست بووە بە کارداشیانەوە و ئێستا ئەو خۆی نییە تەنانەت خەڵک بە کارداشیان بانگی دەکەن ئێستا دەیەوێت شێوەی خۆی بگەڕێنێتەوە سەر شێوەکەی جارانی بەڵام تازە پاشچی بۆ ئەوەی جارێکی تر شێوەی بگۆڕێتەوە بڕی 118,000 دلاری تری سرف کردووە ئایا بە بڕوای تۆ هۆکاری ئەم نەخۆشیە بۆچی دەگەڕێتەوە؟